لا مەسەلەی ینی شتێک لە ڕووی ئەخلاقیەوە ینی هەم لە هەموو ڕوانگەیەکی سەیری بکەی دینیە عەشائیریە مرۆڤایەتیە ینی هەر ڕوانگەیەک هەر ئایدۆلۆجیایەکت هەبی تۆ بێی ئەوجا هەر وەکوتم وەکو کردار ینی مۆزوعی جاسووسی و لەش پێدێن کەوا سووری بۆ دوژمن و بۆ وڵاتێک تەنانەت هەر بۆ وڵاتێکێکە دوژمنیشت نەبێ وەکو تورکیای کە بەڕاستی بێزەوەرە لەو منتیقەی تۆ بێ یارمەتی دەستی بۆ درێژکە یان چاو لێ بقنیان بە هەر شێوەشی ئەوجا هەر لایەنێک و هەر هێزێک و هەر کەسایەتێک بی ئەوە ئەو پڕ پێی دەگوتێت داڕمان داتەپین کۆیلە غوڵام ینی یەخسیر بەڕاستی داتەپیویشی لە ڕووی ئەخلاقیەوە بە هەموو معنایەکەوە ئەو مۆزۆی جاسووسی لۆک لە لاو کۆمەلگای کوردیا من نووسیشتم سم زۆر لەسە کردێەوە شتێکی نوێژ نییە کەسێک گوشیاری هەبێ لە کۆمەلگای یان نەتەوە و خەڵکی بندەست کۆیلە کە کۆیلەکراوە لە مێژوشی دوودرێت بە تایبەتی لەو سەردەمەی کە بەرژەوەندی گەلە زۆر بووە ئانێواتە کۆیلایەتی یاخود بندەستی پاشکۆیی بێ ئیرادەی بێسەروەری لە قۆناغی سروشتیدا زۆر سروشتی ڕەنگە چونکە خیانەت و جاسووسی هاوڵاتی نەتەوەی بندەست ینی ڕەنگە زۆر سنوورداربی و دەوڵەتی سەردەستیش پێداویستی جاسووسی زۆر سنووردارە مەسا کات خۆی جاشکا دەبین لێرە پێویستی بۆ پێ بڵێ پێشمەرگاتە گوندی یان نا یان مەسەرەنەوە بە فرتوفێڵ ناویچێ بێ پێشمەرگەی بگری بێ بەڵام ئێستا تەکنۆلۆژیا پێش کەوتووە ئەوە یەک دوو بەرژەوەندی پارە زۆر بووە پارە و خولیا و خەونی بە تایبەتی کۆمەلگایەکەوە بەرخۆر بووەشی ئێرە یان مرۆڤ بە گشتی کوردیان لەو کۆمە پارە مەسلحات بەرژەوەندی داهات و ئیتر داتەمینی داتەپینی دەعەجان بوونی واتە بە حەیوان بوونی مرۆڤ یان لە ڕووی غەریزیەوە زۆر ینی ترسناک بووە مەسە دەبین ئێستا تو بێ تەمان ئەوە دقەی وردەکاری دەوێت تۆ بێ مەسەن تورکیا بێ بە درۆن لە گەرمیان توانین هەدەفی دقیق بینی یان ناو سلێمان یان ناو گەشتیاری یان ناو شار یان مەسە لەو چیا و چۆلەی بتوانانی بۆی بی تەمان ئەوە توانا و پلانێکی زۆر قوڵ ئەوەی دەوێت دراسەکراوی دەوێت و بە تایبەتی زۆری ئاسان بووە بۆ کاری GPS-ێکە لە بەرچی دەنێی و دەڕوا لەو منتیقەی دەژی زۆر ئاسان تەمەم کاتی خۆش هەروە بوو دەبی جاسووسی مەسلەی شەڕی داگیرکرد لەگەڵ هێزێک کە دژێتی پێویستی بەوەیە تەمان هەمیشە دەستی هەبی لە ناو ئەو نێتەوە ناو هێزە بەرەنگارە لە بەرامبەریدا بۆی بتوانێت باش گورزی لێ بۆشێنی بوونی ئەو شتا بە تایبەتی ئێستا گوتمیانەوە نیە بێ خەبەری بۆ بنێری یان بە تەلەفۆنی بۆ کە ئێستا GPS-ە زۆر ئاسانە مۆبایلە نازانم چۆنە ئەو شتانە خەتە تۆڕە نازانم چی زۆر ئاسان دەتوانی بە ئاسانترین شێوە ئەو ئامانجەی پێچی بۆیە مەسەلەی جاسووسی شتێکە دەبێ یەکەم شت زۆر ناشیر و بێزەوەرە قێزەونە ئەو کاتیش گوتم بەڵام هیچ حەلیشی نییە چونکە حەلەکەوەی ینی تۆ نامنێت تچیەوە کۆی لەکراو لە سەدەی 21 کە پڕە لە غەریزەی ئابووری و بەرژەوەندی و خواست و پلۆپایە و پاشکۆیی ئەوجا گوتم یانی ئەو هەموو ئاڵۆزە ئای نییە مەسلەی سیاسیە مەسلەی ئابووریە مەسلەی پلۆپایە و پاراستنی داهاتووە ئەتا دوای لە هەموو هێزەکەەوە لە هەموو لایەنەکەەوە خەڵکەی زۆر ئێستا دیتی مەسەن لێرە دیتم ینی بیستیتم کە توانیتی لە ڕێگوتم ئەو بەرژەوەندی ینی زۆر شتەوە خیانەتکردنەکەی ینی جاسوسپێکردنەکەی زۆر بێزەوەربی تاوان تورکیا ئێستا لێرە نفوزی گوتم زۆری هەیە لە ڕووی دینیەوە لە ڕووی کولتوریەوە لە ڕووی گەشت و گوزاریەوە لە ڕووی عجابی لایچیە پێشکەوتنیەوە و لە ڕوویەوەیەوە کە لە ڕوو هەم ڕوویەکەوە هەژمونی هەیە تۆ مەسان لە بازار زۆربەی کەلوپەل و لە جلوبەرگ و لە کولتور و لە خوێندن و لە دراما و لە سیاست و لە ئیسلام و مۆدی لە چی ینی هەژمون گەرابی و بەهێز بێ تاوان کۆمەلگاتی وە فەقیر و فەقاراتی وەش ئێرە یانەتە باکووری ژیان بە ڕۆژە هەڵاتە ڕۆژە ئەکیید ینی چکەوەیە تەبیعەتی ملەتی بندەست وایە ئەمەش دەکەێتە ژێر کاریگەری پێشکەوتن و مۆدلێک دەکات دەبێتە بەشێک لەوی
ئێستاکان زۆرتە بەشێک لە ئاگایوی بەشێک لە کەسایەتیوی لە ناسنامەیوی ئەوە کێشەیە دەبێ هەم هێزی سیاسی ئەگەر کەرامەتی نیشتیمانی هەبی ئەخلاقی مرۆڤانە و ئەخلاقی ئەوەی دەی داوای دەکا هەم ئەکادیمیا و ناوەندی ڕۆشنبیری ئەم مرۆڤی کورد لە سەدەی 21 دەبێت بە تایبەتی مەسلەی تورکیاوانەیە تو لایەنگری چێ و چێنی وەکو ئەوەی تۆ دەستکە هەر خودی دەستڕاکێشان و یارمەتیدانی دەوڵەتێکی وها بەری وحشی وەکو تورکیان وەکو ئێران ڕاستیکە هەر وەکو هەر جێژی دیکە یعنی تەنانەت مەسەلەن هەر هێزێکی دیکە بێ بۆ ناو خاکی تو هەر خودی تەقینەوە و دووقەڵکردنی لە ناو خاکەی خۆی لە خۆیدا ئەو پەڕی بێ کەرامەتی لە هەموو ئەخلاق هەموو ڕوانگەیەکی دینی و ئەخلاقی و نیشتیمانی مرۆڤانە بۆیە دەبێ قاو بدرێەوە تێگەیشتنا بەهێز بکرێت لەلای کوردووە حیزبی کوردیشی زۆر لەسەوە نەکردووە هێزی کوردی و زار ڕۆشنبیری کردی غیابە لەسەرەوەی بە خۆی بەشێکە لەو پاشکۆیەتی لەو ئەخلاق سووکەی